سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕۆژانی جەژن و چۆنێتی بەڕێکردنی ئەو ڕۆژانە، هەروەها ئەو دیاردانەی کە ساڵانە دووبارە دەبنەوە. باس لە دیاردەکان و لایەنە باشە و خراپەکانی بکەین، وچانێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتانێ بێ بەڕێزان بە ناوی هەموو کارمەندانی کەناڵی نارتیوە پیرۆزباییتان لێ دەکەین بەهۆی یاخود بەبوونی جەژنی ڕەمەزانەوە هیوادارین بتوانین لەم ئەڵلقەیەدا باس لە هەندێک دیاردە بکەین کە لە دەوترێت لە جەژندا ساڵانە دووبارە دەبێتەوە سەرقەبران یاخود چوونە سەر گۆڕستان، هەروەها ئەو کەسانی کە نەخۆشن سەردان دەکرێن دەوترێت ناتوان بە شێوەیەکی باش پەیوەندی کۆمەڵاتەکانیان پتۆ بکەن، هەروەها زۆرخۆری یەکێکە لەو دیاردانەی کە ئێمە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە باسمان کرد لە بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک، هەروەها یاری ئاگرینەی منداڵان کە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لیژنەی یاخود ئەو لیژنانەی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە پێکهێنران بۆ ئەوەی ئەو یاری ئاگرینانە قەدەغە بکەن، بەڵام بەداخەوە هەر بەکارهێنرا و لە ئێستادا زۆر لە هاوڵاتیان گلەی و گازندە لەوە دەکەن کە هەراسان بوون بەهۆی ئەو دیاردەیەوەها دیاردەی قەرەباڵغی هاتچووە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە چەند شار و شارچکەیەکی تر ڕووداوی هاتچووە ڕوویدا و بۆ هۆی ئەوەی کە ژمارەیەک لە هاوڵاتیان بریندار بن، هەروەها نەبوونی دوکان و بازاریکێکە لە کێشەکان کە باس دەکرێت لەگەڵ نامەگۆڕینەوە و سستی هێڵەکانی پەیوەندیکردن یاخود هێڵەکانی مۆبایل، هەروەها پەیوەندی کۆمەڵاتەکان باسی لێ بکەین چۆنێتی بەڕێکردنی ڕۆژانی جەژن لە ئێستادا یاخود لەمڕۆوە بۆ ماوەی دوو ڕۆژی تر چۆنە و ئەو دیاردانە هۆکارەکانی چین بۆ هەموو ساڵێک دووبارە دەبنەوە و چارەسەریان نییە. بەڵێ یەکەم پەیوەندیمان دەچینە لای شیلان خان. سڵاو لێبێ شیلان خان، فەرموو لە خەلەکان. بەڵێ شیلان خان سڵاو لێبێ. سڵاو لە تۆش کاک شوان، زۆر سپاس. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە تۆ گشت کارمەندە بەڕێزەکانیان ئاستی یەکەم هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بە لە شادیا بن ئینشاڵڵا. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە. و هەروەها من بەڕاستی لە ستەوەرەکەتان ئەمە ئەوە بڵێم ئەو شتانن کە لە جەژنا زۆر دووبارە بنەوە ئەوەیەکە سەردانیکردنی یەکتریەوە شتێکەکە زۆر دووبارە بێتەوە و چێژنێنانی جەژن بەیانیان کاوە شتێکە بڵین عادەتی و هەموو کاتێ هەیە. ئەوە شتێکی تر ئەوەیە بەتایبەتی خەڵک کاتێکی بۆ سەردانی نەخۆشیانە چێ بۆ تازیانە چێ بۆ سەرقەبران بەڕاستی بەڕای من شتە دووبارە بۆکان زۆر باش نین، بەتایبەتی سەرقەبران کە هەموو جەژنان خەڵک پێشەوەی جاری وا هەیە هەندێک کەسم پێشەوەی نامخۆن ئەڕۆم بۆ سەرقەبران. بەڕای من ئەوە شتێکە دووبارە بوونەوە، یعنی هەموو جەژنان تۆ وا باشە گۆڕانکاری لە جەژناکەیت و جەژنەکە بەرەو خۆشتر بێ نەگەڵی کە بەرەو ناخۆشتری بەری و بەیانیان زوو هەسی یەکسە بڕێ بۆ سەرقەبران. بەڕای منەوە شتێکی باش نیە و هیوادارم هەموو جەژنێ بۆ کەسان بۆ هەندێک کەس دووبارە نەبێتەوە ئەو شتە. بەڵێ زۆر سپاس بۆ شیلان لە خەلەکان. دەچینە کەرکووک. کاکستار سڵاو لێبێ کاکستار، فەرموو. کاسوانم کاتت باش. زۆر سپاس دەکەم، هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی کورد لە هەموو ئەو پێشمەرگانەی کەوا لە جەلەولا و خانەقین و سعدیێن بەڕاستی لەم ڕۆژە پیرۆزەی ئاوانش خۆش بوو لە ناو ماڵ و مناڵی خۆیان نابوونە بەس لە ئەرکێکی زۆر پیرۆزدان ئیستەکانە پیرۆزباییەکی گەرمیان لێکەم لە هەموو کوردی بە شەرەف لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر کوردێ لە هەر وڵاتێکە و لە هەر شوێنێکە. بەڵێ زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەت و با بچینە سەر دیاردەکان کاکستار. وڵی دیاردەکان بەڕاستی یعنی هەنێ دیاردە هەیە نابێت لە بۆنەکان ئێمە بیکەین ئەدینی بۆ سەرقەبرانە بۆ ماڵان ئەدینی تەعزیە تازاکەنەوە خەڵکی تووشی غەمە بێت و دووبارە نەو ماڵان تەعزیە بێدا بناتەوە و یان گریان لەو ماڵە ڕوویتێکە بەڕاستی کارێکی زۆر ناخۆشە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاکستار. دیارە ئەوەی تا ئێستا باس کراوە شیلان خان لە خەلەکان ڕۆها کاکستار لە کەرکووک لە چوونە سەر قەبران یاخود چون بۆ گۆڕستان، هەروەها باس لە سەردانیکردنی یەکتری دەکەن، هەروەها ئێمە باس لە هەندێکشی ترکەن کە لە سەرەتای بەرنامەکەی خسمانە ڕوو زۆرخۆری لە ڕۆژانی جەژنە، هەروەها ئەو دیاردانەی تر کە دەوترێت پەیوەندی کۆمەڵایەتەکان بە شێوەیەکە کە مبالەغەی پێوە دەکرێت وەک دەوترێت زیادەڕەوەی پێوە دەکرێت کە
زۆر لە هاوڵاتیان گلەیان لەوە دەکرد دیارە لایەنەکانی پەیوەندیدار باس لەوە دەکەن کە بەهۆی لۆدەوەیە بەڵام هیوادارم باسی لێ بکەین وروها قەرەباڵغی شەقامەکان یاری منداڵان کە ئەو یاری مەترسی دارانی کە ئێستادا هەن بەڵا دەچنە لای ئیبراهیم لە قەڵاتزیە سڵاو لێ بێ کاک ئیبراهیم فەرموو ئەو کاتە دەست قڕانگیان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بەڕێزە خۆشەویستی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس گەورە خۆشەویستی کاکە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان یەکەم زۆر سپاس لە سەرجەم کارمەندانی تەلەڤیزیۆنەکەتان زۆر سپاس بەناوی هەموویانەوە خۆشحاڵ بووم بە یەکەمین جار کە بەشداری دەکەم لە کەناڵەکەتاندا زۆر سپاس ئێمەش خۆشحاڵ بووین کاک ئیبراهیم بەڵێ برای گەورە خۆشەویستی دیارە بەنسبە دیاردەیەکانەوە ئاگەوت دیاردە تەقانە شتێکی زۆر ناشرینە ئەو جارەکەنێ تەنانەت لە ڕۆژی جێژنی ڕەمەزانی پیرۆزدا خەڵک سەردانی ماڵەکان دەکەن نەک سەردانی گۆڕستانەکان بکەن و بەو شێوەیە جارێکی کێرانی بڵی خۆیان بریندارکەنەوە و گەڕێنەوە سەردەمی تازێ جێژنەیانی ڕۆژێکی خۆش و شادیە و کە سەرکەوتوی بەسەر شەیتاندا و لە ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا سەرکەوتو بووی بۆ ئەوەیە کە جێژنە پیرۆزە لە یەکترکەوی و گەردن ئازاین لە یەکترکەوی و ئەوانەیە کتەوە عادوسن لەگەڵ یەکتر ئاش بنەوە و بەو شێوەیە بەڵێ دیارە ئەگەر مەجالی شوێ پێم خۆشە پیرۆزبایی خۆم ئاراستەی خزمانم کەم لە شاری مەهاباتەیە هەر لێ ئێرەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی ماڵی خاڵم دەکەم لە مەهاباتی خاڕەسووم و خاڵ خاگرم و خاڵ ئەوواروها ماڵی خاڵەوە سەحمەدیم وە کوڕەکانی تەواویان هەر لە ئێرەوە جێژنە پیرۆزەی خۆمان ئاراستە دەکەن کەمان نەمانتوانی ئەو سەفەرەی پەرژاریان تێدا بکەین لەوێ زۆر سپاس بەڵێ کاک ئیبراهیم هیوادارم گویان لە پیرۆزبایەکەی تۆ بێت بەڵێ دەچنە لای ژینۆ لە شەقڵاوە سڵاو لێ بێ فەرموو ئەلو بەڵێ ژینۆ خان ئەم کاتتان باش هەموو کاتێک زۆر سپاس سەرەتا پیرۆزبایی لە گشت کارمەندانی کەناڵی نادیار دەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی تاکە کەناڵەکەوە دەمی کەشکەشکردنی هاوڵەکان سەرکەوتنی بەدەستێنەیە و لەم ڕۆژەدا لە ڕۆژی جێژنە پیرۆزە ئاراستی کرد کوردستانی خۆشەویست دەکەم و دیاربێتەوە زۆر پێی ناخۆشە لە جێژن دووبارە بتەوە تونە سەرخا برانە بەڕاستی لە ڕووی ئاینەوە و شتێکی دروست نییە و هەروەها لەو لە ڕووی دنیایەوەش لەو ڕۆژی خۆشی جێژندا پێویست ناکە شتە ناخۆشەکان بەبیر خۆمان بێنینەوە چونکە لە ڕووی ئاینەوە دروست نییە و زۆر پیرۆزبایی لە کارمەندان کەناڵەکانتان دەکەم بەڕاستی زۆر سیستەمێکی سەرکەوتووتان پێشکەش کردیا زۆر مشتاقی تاکو بەرنامەکانتانم لە یەک ڕخنەی بچیشم هەیە گەر لێ وەرگرن بەڵێ تازە کە وتانێکتاندا لە بەرنامەکەتان دیاردەی ئەو ئەنفالتان پیشاندا بەڕاستی ئەو ئەنفال نابی لە بیرکرێ بەڵام لەم ڕۆژە خۆشەدا پێویست ناکە بەبیر خاوەن ئەنفالەکان بینینەوە دووبارە پیرۆزبایتان یەکەم و لەم کەناڵە بەڕێزشتان پیرۆزبایی لە پێشکەشکاری زۆر بەتوانە ئەڤین ئاسۆ ئەەکەم هیوادارم هەر لە خۆشی دابژن زۆر سپاس بۆ ژینۆخان لە شەقڵاوە پێم وابێت تێبینەکەی سپاس بۆ تێبینەکە ژینۆخان بەڵێ دەچنە لای لاوێن لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو باش کاکشان زۆر سپاس دەکەم لایەن خان پیرۆزبایەکی زۆر گەرم بەتایبەت لە تۆ هیدەژمە پیرۆزە لە سەردەم کارمەندانی کەناڵیان ئاستی زۆر سپاس وڵا پێویستە حەزەکەمەوە بڵێم بۆ جێژن خۆی دەژن ئەمانایەکی ئەوەی هەیە کە لە دوای مانگی ڕەمەزان مەسەن تۆ مانە هەمووی بەڕۆژوو بوویت دوای ئیسراحەتێکە و هەم پاکردنەوەیەکی دڵ و دەرونی خۆتە کابێ گەردن ئازایی لە هەموو کەسە بکەیت و تۆم هەست بە خۆشیە بکەی نەک بچیتە سەر قەبران بۆ تازەکردنەوەی ناخۆشیەکانە بێ تۆ لاوێن خان سپاس بۆ تێبینەکانە دیارە عید الفطر المبارەک ئەوەی کە تۆ باسی لێو دەکەی وەکو جەژنی ڕەمەزان بەڵام باس لە زۆرخۆری بکەین زۆرخۆری ئمە دیارە وەکو کللتوری ڕۆژانە لە سێ ڕۆژی جەنیا خۆت لە جژنانی تریشدا بەیانیان ئەو خواردنەی کە دروست دەکرێت ئەمە لە سەرەتای ڕەمەزانەوە پزیشێکی هەناویمان وەرگرتووە قسەی لەسەر زۆرخۆری کرد وەکو دیاردەیە کە لایەنی سلبی زۆرە و کاریگەری زۆری هەیە لەسەر جەستە و تەندروستیمان پێت وایە ئەو خواردنانی کە دەکرێن کە شتێکی کللتوری ئەمە ناچینە سەرەوەی کە بڵین با نەمێنێت یاخود هەر شتێک بڵین با لە بەرنامەکە باس لەو بکەین ئەم زۆرخۆری لە جەژندا دەکرێت ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون شیرینی زۆر دەخۆن شەوری زۆر دەخۆن چۆن نەبینی وەڵا غەڵەتێکی زۆر گەورەیان ئێستا من ئەمڕۆ لە خەستەخانە
چون خەستەخانە ئافرەتێکی لێ بوو ئەونا مەسەل نانی خوارد بوو زۆر تووشی ئازاری گەدە بوو ئەمە تووشی ئازار بوو یەکەمینیان خراپە دووەمینیشیان گوناحە ئەڵێ خۆی گەوراڵە تۆ کە تێر بوویتر زیاتر نەخۆی باشە و دووەمینیشان کە تۆ هەستە بە ئازارکردنی خۆی یعنی بەڕای منەوە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەمجا وایە لە کللتور هەروە ئەبێ چەشتەکە هەر لێ بنێ ئەبێ هەر بیخۆی بەڵام تۆ ئەوەی کە پێت خوورە یا ئەوەی کاتێکە مەسەلەن توانیت نەک لەوە زیاتر لە بەرەوەی شتێک کە زەرەری هەبێ نابێ بیکەیت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لاوێن لە سلێمانی دەچینە لای ئاودێر لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ئاودێر فەرموو. کاک ئاودێر ئەم کاتە باش هەموو کاتێکە زۆر سپاس. سەرەتا جژنە پیرۆزە لە خۆت و سەرژەم کارمەندانی کەناڵی ناریان دەکەم. زۆر سپاس بە ناوی هەموویانە کاک ئاودێر. بەڵێ سەردا من باسی ئەو زۆرخۆرێکم کە تۆ باسی لێەوە کرد. بەڵێ ڕاستی بە شتێکی باسی نازانم چونکە ئەوانەی کە بە ڕۆژوو بوون ڕۆژویان بەجێهێنەوە مایدا لەو ماوەدا وەکو شتێ سەسێک بووەتەوە بۆیە ئەگەر هەر زۆرخۆرێکیان کرد لە ڕۆژانی ترا بکەن چونکە لەو ماوەکەەوەدا زۆر خواردنا بێتەوەی ئازارێکی زۆری گەدا. کاک ئاودێر خۆت نانی چیت خواردووە ئەم بەیانیە؟ ئاسانی بوو سەردانیکردنی قەبرستان. کاک ئاودێر تۆ تێبینێت جوان بوو لەسەر کاک ئاودێر بەڵێ تێبینەکە جوان بوو لەسەر زۆرخۆری بەڵام خۆت بەیانی چیت خواردووە؟ باوکو دومونە باسیکەین. وڵی هەروەکو شتێکی ئاسایی وەکو شلۆبنجی بەیانیان خواردووە بەس بۆ ڕادەیە نەبووە کە ئازاری بە خۆم گەێنم عادەتێکی خۆمان بۆتە یاسا کە بەیانیان بخۆی. بەڵێ بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاودێر لە سلێمانی. بەڵێ ئەزان هەندێک لە ئەو کێشانەی تر یاخود ئەو دیاردانی تر ئێمە باسمان لێو نەکرد. پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێستا چۆنە بە بەراورد لەگەڵ جەژنەکانی ڕابردوودا کە لە ساڵانی ڕابردوودا ئێمە بینیمان وەک ئەم ساڵ زۆربەی ڕەخنەکان یادارەوە قسەی خەڵکە بە قسەی خۆمان نەبێت لە بەرنامەکەمی بیکەین. دەوترێت لە ئێستادا پەیوەندی کۆمەڵایەتەکان وەکو جاران نەماون و ئەو گەرم و گوڕیە و ئەو هاتنە پێشەوە یاخود پێشوازیکردن لە جەژن وەکو جاران نییە. لە ڕەمەزانیشە هەمان شت ئێمە بینیمان دەوترا کە کەشوهەوای ڕەمەزان نەدەمیرا لە شەقامەکانی هەرێمی کوردستان. ئێمە دیارە باس لە هەندێک شتی ئاینی ناکەین تەنها پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ئێستادا چۆن دەبینن و باس لەوە بکەین کە دەوترێت ئەو زیادەڕۆیی سەردانکردنی یەکتر و ئەوانە تا چەند شتێکی باشە یاخود خراپە ئێوە دەتوان باسی لێ بکەن. هەروەها بیرتان نەچێت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بێن. هەروەها بۆ هاوڵاتیانی دهۆک و پارێزگای هەولێر دەتوان لە سەر ئەو دوو ژمارەی کە تایبەت کراوە ژمارەی کۆڕەکە دەتوانن پەیوەندی بکەن و ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بگەێنن. بەڵێ دەچینە لای ئالان. سڵاو لێ بێ کاک ئالان فەرموو. بەڵێ کاک ئالان لەکەلار. بەڵێ بەڵێ کاک ئالان زۆر سپاس. ڕێزبای جژن ئاراستەی هەموو کارمەندانتان ئەگەم زۆر سپاس بە ناوی هەموویان. زۆر سپاس. ئەم جژنە پیرۆزا پیرۆز لە هەموو گەلی کورد. زۆر سپاس. بەڵێ بڵای ئەم جژنە بڵێن بە هەموو جژنەکان جیاوازە. ئەم مانگی ڕەمەزانە مانگی زۆر خۆش بوو زۆر گەرم بوو. بەڵێ گەرماکەی گەرمیان. بەڵێ بەڵێ گیان جژنێکی جیاواز بوو. جژنیش چییە؟ جژن خۆی بۆ ئەوە کراوە گەردن ئاسایەتی یەک بکەین. جژنی بۆ ئەوە کراوە برایەتی تەبایەتی یەک بپارێزن. من شتێک نییە بەس بەڵام یەک ڕەخنێ بچووکم لێتان هەیە. فەرموو. ئاگامان لەبوو جەمە خۆمانە بۆ پێشمەرگەی ئێمە لە حەملین داوامەکەین. ئاگامان لەبوو لەو مەسەلەیە دوو برادرات نەسەرخەت ئەنی ناخۆشە ئێمە گەر کاک مەسعود نەبێ بەڕاستی لەگەڵ ڕزما کوردیش نادێت. دوێنێ دوو برادرات سەرخەت دابێن سەر کاک مەسعود شتیوان نادێت. شتیوان زۆر ناخۆشە تێگەی. بەڵێ دیارە کاک ئالان ئەوە ئەزانم مەبەستە چی ئێمە لە چەند ڕۆژی پێشوودا وەڕوویە کەسێک پەیوەندی کە بەڵام دیارە ئێمە وەک خۆتە زانی ئەم بەرنمەیە بەرنمەیەکی ئازادە بۆ هەموو لایەک. ئێمە پەیوەندەکانمان بەبێ فلتەر وەردەگرین و ئەو کەسانی کە پەیوەندەکانیان وەردەگیرێت دیارێمە نازانین چ شتێک ئەڵێن بۆیە ئەو قسانی کە کردیان ئێمە ڕێگە نادین ناوی هیچ کەسێک ناوی هیچ لایەنێک لە بەرنمەکەیە بهێنرێت تەنها ڕاو بۆچوونی سەرنجەکانی ئێوە دەگەینی. بەڵێ بە قوربان ئێمە خۆمان ئاگامان لێبوو گەم لێبوو خۆم یەک دوو کەڕەت یەک دوو برادرات ئەم بەرنامەشە بەرنامەی تریش بوو هاتنە سەرخەت. بەڵێ ناخۆشە ئەگەر تۆ سەرکردەیەکی کوردە و تۆ ئەبێ قسە بە ئەو بکەی قسە بە هەموو گەلی کورد بکەیت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئالان لە کەلار هەر لە گەرمیان عەلی لە دەربەندیخان. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو.
و کارمەندەکانتان یەک بە یەک پیرۆز دەکەم. زۆر سپاس کاک عەلی. بەڕاستی ئێوە پێم وایە ئەم بەرنامانەی دای ئەنیەن لە دڵی خەڵکە تەواو جێگای خۆتانتان کردووەتەوە. سپاس دەکەم. بۆ تەعزیەکردنی جەژنان من پێم وایە خاوەن تەعزیەکە حەز ناکا خەڵک بڕوا، بەڵام خەڵک تاوانبارە لەوەی کە ئەڕوا بۆ لای خاوەنی تەعزیە. من پێم وایە زیاتر خەڵک تاوانبارە لەوە، خەڵک نەڕوا ئەکرێت بەڕێتان چەند هینێکی تری ئاوا ساز بکەن لە بابواری تەعزیە لە بواری ئەم تەقەمەنیەی مناڵانیشە. بەڕاستی ئەم تەقەمەنیەی مناڵانی شتێکی زۆر زۆر ئازاردەرە بۆ دڵ و بۆ مێشک. ئەو کەسانەی کە بەو تەقەمەنیانە کاسیەکەن ئەبێت چاوەڕوانی چی لە نەوەکانیان کەن. ئەو تەقەمەنیە کە ئەوان قازانجی لێەکەن ئەبێ و قازاندە تا چەند حەڵال بێ بۆ ئەوان، وەکو گۆشتی سەگ وایە بۆیانیان نە. کاک عەلی بەڵێ دیارە تۆ مەبەستت سەردانیکردنی ئەو کەسانەیە کە تەعزیەیان هەبووە پێشتر کە پرسیان هەبووە، بەڵام پێت وایە ئەوە شتێکی باش نییە ئەم کەسە وەکو هەز بە خەمۆکیەک نەکات لە ڕۆژی جەژنە، تۆ سەردانیکەی بۆ ئەوەی دڵنەوەییەکێک وەکو کاتێکی خۆشی بۆ دروستکەی سەردانێکی بۆی هەستکە کە لە ڕۆژی جەژنایەوە هەست بە خۆشی بکە، شتێکی باش نییە بۆ ئەوە. دیارە ئەمە جیایەکەمەوە لەوەی کە سەرقەبران ئەوە جیای شتێکی ترەوە. بەڵێ قوربانگیان کەس و کارەکەی خۆی ئەکرێ بڕوا دڵنەوەیی کا، بەڵام ئەوەی کە من ئەیبینم خەڵکانێکی زۆر ئەڕۆن بۆ بە ناوی تەعزیەوە ئەڕۆن، ئەکری ئەو کەسانەی ئەڕۆن بە ناوی جەژنە پیرۆزەوە بڕۆن. من خۆم لە ساڵی 1986 باوکم عەمری خوای کرد، سێهەم ڕۆژی جەژن تەلەڤیزیۆنەکەم داگیرسان بە هاوسیەکانی شمووت، وتم کاکەوە من بۆیە تەلەڤیزیۆنم داگیرسانەوە بەیانی ئێوەش ڕیش تاشن. پیان وتم وتیانتی وتم یەک نەچووم. هەر ئەوە نەمەجال ئەوێت بۆ ئەوەی کە خەڵک ئازار بین. خاوەنی تەعزیەکە بە ئازاری خەڵک نییە، بە ئازار بۆ خاوەنی تەعزیەکە. بەڵێ زۆر سپاس کاک عەلی لە دەربەندیخان دەچینە لای محەممەد لە زەڕایەن. سڵاو بێ کاک محەممەد فەرموو. باشی بەڕێزیان. زۆر سپاس کاک محەممەد. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان زیاکەم. زۆر سپاس دەکەم. کۆمەڵی دیاردە هەیە لە ڕاستیە لە ناو کۆمەڵگەی ئێمە پێویستە قسە سەر بکرێت وەکو بە تایبەتی لە ناو گەنجان و مێرد منداڵانە. بۆ نمونە کڕینی تەقەمەنی، کڕینی ماتۆڕسکیل و بەکرێدانی ئەمەش دیاردەیەکی دزیەوە بەڕاستی چەندین حاڵەتی نامۆ ڕۆدات و کە ئەگەر سەردانێکی نەخۆشخانەکان ببین ئەو کاتە زانین چەندە ئەمە زیانی بۆ تەندروستیمان هەیە و چەند گەنجێک ئەبنە قوربانی ئەمەیەک. دووەمینیشان مەسەلەی جلوبەرگی بیانی کە لە ڕاستیدا کۆمەڵی جلوبەرگ ئەهێنرێتە ناو وەکو مۆدێلی لێکرێ، بەڕاستی ئەمەش شتێکی نەشیا و پێویست وایە باش وایە کە ئەمە کولتور و نەریت و جلوبەرگی خۆمان زیین و بکەینەوە. یاردێکی تر ئەوەیە ئەو جلوبەرگانە چین خراپەکانیان چین بۆی دیاریکەین کاک محەممەد. بەڵێ وەڵای ئەوەی تۆ کە تۆ جلوبەرگێکی بیانی پێناوە کایەوە ئەو کاتە تۆ سامانێکی زۆری وڵاتەکە و سەرمایەکی زۆر بەهەدەرەدەی لە پێناو هێنانەکایە و بە نەریتکردنی دیاردەیەکی دزیەوە، چونکە لە ڕاستیا تۆ جلوبەرگی خۆت و کللتوری خۆت پێویستە زیین و بکرێتەوە لەم جەژنە. ئەنجا مەسلەی ئافرەتان و میکیاژ و ئەوانش لە ڕاستیەوەش دیاردەیەکی هەر دزیەوە و ئافرەتان بەداخەوە زۆریان خۆیان نمایشەکەن کەمەش لە ڕاستیان متمانە بەخۆ نەبوونە سەبارەت بەو جوانی و بۆ شۆخوشەنگەی کە خۆیان هێنەوە. بەڵێ کاک محەممەد، بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە زەڕایەن. بەخشان لە خەلیفان. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. بەخشان خان. گوێم لێتە بەخشە خان فەرموو. بەڵێ جەژنە پیرۆزانە لە هەموو کارمەندانی کەناری NRT دەکەم. سپاس بە ناوی هەموویانەوە. بەڕاستی کەنانێکی زۆر زۆر باشە، بەخۆشحاڵی دەکەم. زۆر سپاس دەکەم. زۆر بەڵێ ئەوە دەربارەی زۆر خواردن بەڵێ ئەوە حەدیثێک لەسەر ئەوە هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەفەرمێ ئەگەر زۆرتان خوارد نوێژ و ذکر بکەن لەدوای خواردن، یان ئەگەر زۆرتان خوارد لەسەر خواردن منون کە دەبێتە هۆی بمەوە قسە. بەڵێ هەرەندا بۆ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت پەخشان لە خەلیفان. بەڵا زەن دیارە دیاردەیەکی تر باس کردەوە من ئاماژەم پێ نەداوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە شاد
ئەزبەنی دەڵێت ببرن دیارە ئەو نییە ئەمە سەرنجێکی تر بوو باسی لە دیاردەیە کردبوو کە پێویستە باسی لێ بکەین بەڵێ شاد ئەزبەنی دەڵێت بێشەکی جەژنتان پیرۆز بێ پێشەکەی جەژنتان پیرۆز دیارە بە فۆنتێک نووسیبی نەمتوان بخەنەوە و دەڵێت ناشرینترین شت ئەو تەقەمەنیانە کە ئەم جەژنە گوێم لێ نەبووە دیارە ئەو گوێ لێ نەبووە بەڵام ئەم دیاردەی کە وتم باسم کرد دەڵێت هەروەها هەندێک گەنج کە بە دوای کچاندا دەڕۆن ئەوەش زۆر ناشرینە دیارە ئەو دیوێتی وەک خۆی دەڵێت شاد ئەزبەنی هیوادارم ئەگەر حاڵەتی وا هەیە باسی کەین وە باس لە لایەنی خراپەکانی بکەین ئەگەر هات و حاڵەتی وا هەبێت لە ڕۆژانی جەژندا بەڵێ دەچینە لای ئازاد لە پیرەمەگرون سڵاو لێ کاک ئازاد فەرموو سلام علیکم علیکم السلام کاک ئازاد براکەم زەرشتان پیرۆز بێ خۆم بارەکە ئینشاءالله تۆ سپاس دەکەم لە تۆش پیرۆز بێ بەڕێزگا وەڵای بوورە تەوەری بەرنامەکە بە تایبەتی نازانم چییە تەورەکە لەسەر ڕۆژانی جەژنە بۆ لەسەر ئەو دیاردانەیە کە هەندێک خەڵک پیان ناشرینەوە هەندێک خەڵک دەڵێن لایەنی باشەی هەیە و باشە ئەو دیاردانەی کە دووبارە دەبنەوە ئەگە حەزەکەی دیارەکەم بۆت بۆی تۆ قسەی لەسەر کە یاخود خۆت حاڵەتێکی باش یاخود دیاردەیەک ئەبینی کە دووبارە بێتەوە و باش نییە پێت باش نییە تۆ توانی باسی لێ بکەی بەڵێ بەڵێ بەڕاستی یەکێک لەو دیاردانە ئەوەیە کە خەڵکی زوو ئەچنە سەر خەبران بەڕاستی ئەمە دیاردەیەکی ناشرینە چونکە تۆسی بۆ زنج پیرۆزە بۆ ماڵان دراوسێ سەیرێکە قوفڵێکی گەورەی لێ درراوە ئەمە یەکەم دووهەمیش تەقەمەنی بەڕاستی ئەم دیاردەیە زۆر ناشرینە کاکەم داوا لە دایک و بەڕێزانە کە ئەو تەقەمەنی شتانە بۆ مناڵان نەکردن یان کوڕێ نەدەن و دڵنیا بن ئەو دوکاندارانە ئەو پارەی کە پەرەکە حرامە دڵنیا بن ئەو کاسبی حرامە چونکە کۆمەڵی خەڵک ئەچین بۆ زەژن پیرۆزبایی بۆ ماڵانی ڕستیان پڕێکە ئەو تەقەمەنی زرمەیە لە بەردەمیا ئیتر هەموو شتێکی لەبیر ئەچێتەوە تۆ بەڕاستی جەژن بۆ خۆشیە ئیتر ئەمە دیاردەی دووەم بەڵێ بەڕاستی خەڵکانێک یعنی زۆر بە ساردسڕی لەم جەژنان ئەگەڕێن گوایە ئەمە ڕۆشنبیری یاخود ئەم پێشکەوتنە نەخێر بەداخەوە نەخێر جەژنی ینی پەیوەندی کۆمەڵایەتی پتە بکە بەڕاستی سەردان خۆشەویستی سۆز و عاتیفە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا يدخل الجنة قاطع الرحم بەڕاستی تۆ ئەگەر لەم جەژنانەتی ئەکەی ئەتی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئازاد لە پیرەمەگرون بەڵێ لایەن خان لە سلێمانی سڵاو لێ لایەن خان فەرموو ئەلۆ بەڵێ لایەن خان چۆنیت زۆر سپاس باشی جەژنتان پیرۆز بێت زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ جەژنە پیرۆزە لەسەر جام کارمەندانی شاشە جوانەکەی NRT-یەکەم زۆر سپاس دەکەم و خۆشەویستیم بۆ کاک دیار کێکێکە لە کارمەندانتان بەڵێ سپاس بەناوی ئەوە زۆر سپاس بەنسبەت خواردنی جەژنەوە بەڵێ من بەیانی نانم نەخواردووە نیوەڕۆ نانم خوارد و داوا لە خەڵکەکەم خواردن کەم بخۆن بۆی لەشێکی تەندروست و باشتانەوێ بۆی جەژن بەخۆشی بەڕێ بکەن و دووبارە و سێبارە و دەبارە جەژنتان پیرۆز بێ زۆر خۆشحاڵم کە لەگەڵ کاک شوان کێکێکە لە کارمەندە هەرە باشەکانی NRT من تەنهاویستم بەشداری بکەم نەک ئەوەی لەسەر دەواکەتان قسە بکەم زۆر سپاس دەکەم لایەن خان زۆر سپاس بۆ قسەکانت بەڵێ زۆر سپاس دەچینە لای قادر لە تەختە سڵاو لێ بێ کاک قادر فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکە زۆر سپاس بەڕێزم تەوەرەکەمان کراوەوە نییە تەوەرەکە کراوەیە بۆ ئەو دیاردانی کە لە ڕۆژانی جەژندا دەیبینین ئەو حاڵەتانی کە هەندێک کەس پیان باشە هەندێک کەس دەڵێن شتێکی خراپە بەڕێزم ڕۆژانی جەژن کە دەبینی پێش دەژن خەرکەکە دەبینی تازیە هەیە دری توندا ڕۆژی جەژن دووسێ ئەخچار و ڕیشتی و شتیوا دەستەمارەی کە دەستەماری درنەوەی داتەوە دری پێ خۆشەوی تۆزێک لە خەم و ئەوەکانی کەم دەبتەوە پێما شتێکی باشە ئەگەر یەکێک دەبینی شتێکی بقامەیان ئەوە بیست سەردانی بکەیت دری پێ خۆشەوی سێ بۆی دێتن و ینی بەڕاستی پێم شتێکی باشە شتێکت پێ خراپە کاک قادر لە جەژنە سید قەهار بەڕێزم کاکە مەسەلەی برین ڕۆژی جەژن ڕۆژی جەژن دەبینی هەندێک کەسەیە کە دێتە مارێ دروست نییە ئافرەت دۆخەی لەگە بکاویان دەبینی ئەو شتێک کە باڵکە دەبینی دەزێژی لێ بشێ ئەماسی بکاویانەوەتە ئەوسلێ نێزی بتەوە ئەو شتم پێ خراپە بن باڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک قادر لە تەختە تۆزە بە فەلە قسەیەکرد نازان بۆ دەچینە لای هۆگەر لە شارە زۆر سڵاو لێ بێ کاک هۆگەر فەرموو
ئەو کاتە باش کاکە سپاس دەکەم هەموو کاتێکت باش. پیرۆزبایی جەژن لە یەک بەیەکی کارمەندان و بەڕێوەبەر و هەموو ستافێ و بەرنامە و کارمەنداندانەکەم دەستان فەراغێکی ڕاگەانی گەورەتان پڕدەدۆ ئێوە بەڕاستی زۆر سپاس کەوتوو بن نەخواان لە جاریش حاڵەتی ڕۆدا لە شاشکەیەوە دیارەوەش لە سەڵاتی ئێوە نێو دەزانم پێیان بە ئاستی تێگەیشتن و عیبوونی خۆیانەوە بۆ خۆی ئفتیزازکردنی خەڵک شتێکی ناچدینە و پەیوەندی بە عەقڵی خۆیانە نەک پەیوەندی بە خودیەوە ئەوەی پێتان کرا خزمەتەکەن. من حەزەکەم قسە لەسەر لایەنێ بکەم لانی کۆمەڵایەتیەکەیەتی بەڕاستی جەژن مەسەلەی تعزیە سەردانکردن من ڕەنگەوە ڕێی من لێ کەسێتر پێی باش نایە بالفعل فەد لە فەد لەگەڵ ئەوە ڕەئەم سەردانکردنی نەخۆش سەردانکردنی تعزیەبار پێڵێن چلا نانەوە جەژنە شتێکی وا لەو جۆرەی پێڵێن من لەگەڵ ئەو لایەنەم بەڕاستی ئەو کەسە لە حاڵەتێکی نەفسی ناخۆشایەتەوە لەو کاتا سەردانێکی بەڕاستی سەبووریەکە بۆ ئەو شتێکی دیاردەیەکی باشە کاڵبوونەوەی ئەم دیاردانەوەی کردووە لە کۆمەڵگەی ئێمە کە بەڕاستی بگاتەما قارە هەندێک جار حاڵەتی زۆر نەخوازرایی لێکرێتەوە بەتایبەت ئەو گەنجانەی کە پێگەن و مێر منداڵانە لاتکردنی کللتور و عادەت و تەقاریر خۆت بەڕاستی زۆر مەئەساتە ئێمە ئەو جوانەی من یەک نمونەی بچووکتان پێڵێم ئافرەتێکی فەڵەستینی لە ڕێی فەیسبوک و پەیوەندیم لەگەڵی هەیە ڕاگۆڕینەوە وتم پرسیارێکم لێ کرد وتم هاتوویتە عێراق وتی هاتوومەتە کوردستان چوومەتە ئەحمەد ئاوا وتم بەچی شتێکی کوردستان معجیبی تۆ وتی بەیەکش دوو شتیان هەیە من پێی معجیبم یەکەم معجیبم بۆی ئەو میلەتە زوڵم لێکراوە میسلی هەمان شێوازی ئەو میلەتەی ئێمەیەکە لە فەڵەستینە زوڵممان لێکراوە شتێتریشان کە زۆر معجیبم پێی زۆر سەرسامم پێی ئەو بوارە کۆمەڵایەتیەیە ئەو بوارە کۆمەڵایەتە جوانەیە کە بەڕاستی پەیوەندی بوونێکی ئینسانی جوانیان پێوەیە دیارە بەرنامەکەتان کاتی ئەوە نەنیە بەڕاستی زۆر وەختان نەگرم من دەستە خۆشیتان لێکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم ئەو بوارە کۆمەڵایەتی خۆمان بیر نەکە چکە ئێمەی کورد بەو لایەنەوە زۆر ناسراوین. بەڵە زۆر سپاس بۆ کاک هۆگر لە شارە زۆر بەڵە دەچنە لای هاوکار لە هەولێر. سڵاو لێ بێ کاک هاوکار فەرموو. ئەلۆ بەڵێ کاک هاوکار باش زۆر سپاس دەکەم یارەت باش. بوونەی جەژنی ڕەمەزانی پیرۆز سەرەتا پیرۆزبایەکی گەرم گەشت لە مسلمانان دەکەم و بەتایبەتی مسلمانانی کوردستان. بەڵێ سپاس بەڵێ. بەنسبەت ئەو دیاردانی کە بەڕێستان ئاماژەتان پێ کرد یەکەم بە قەبرستان پێویستە مرۆڤ سەرەتا سەردانی زیندوان بکات نەکو مردووان چکە ئەم ڕۆژە ڕۆژی ئەو نییە کە ئینسان بچی سەردانی قەبرستان بەڕاستی یعنی لە دووری لە پێنجشەمبێوە لە شاری هەولێرە ئەو ڕێگەی کە لە بۆ کەرکک دەچی ببوو هۆی قەڵەباڵقێکی یەکجار زۆر سیارەکانیش ئەزدیحامەکی زۆریان پاکرد بوو چکە قەبرستانەکە لەسەر زارەکەی ڕئیسی بوو بەنسبەت ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکدا دەفەرمێت مرۆڤ بەنسبەت خواردن دەبی مەعیدەی بکرێتە سێ بەشەوە یەک بۆ خواردن بۆ هەناسە بۆ ئاو خواردنەوە یعنی لەمە زیاتر لەوانەیە زۆر زەرەر و زیان هەبێ بەنسبەت کۆمەڵایەتیەکان ڕۆژانی جژنە پێغەمبەر هەموو کاتێک لێبوردەیی بوو یعنی بۆیە سێ ڕۆژ زیاتر ئینسان ناتوانانی کە لەگەر برایەکی خۆی بسڵمان واز ئەوەی بینی مەسەلەن قەزیەی قسە لە نەگەکردوونە ئەو سێ ڕۆژە دەبی لە سێ ڕۆژ زیاتر دەبێت زۆر سوپاسان دەکەم. بەڵێ زۆر سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هاوکار لە هەولێر بەڵازان پێشەوەی بچینە لای ناوبڕێک حەزەکەم دوو خاڵ باسکەین لەو دیاردانی کە باز دەکرێت لە ڕۆژانی جەژندا نەبوونی دوکان و بازار نەبوونی بازارەکان بۆ کڕینی شتومەک بۆەوەی پێداویستێک هەبێت دەوترێت هاوڵاتیان زۆر دەڵێن لە ئێستادا بەهۆی نەبوونی بازار و دوکانەکانەوە زۆر لە ئیشوکارەکانی ڕۆژانیان ناتوان بە شێوەیەکی باش بکەن هەروەها بابەس لە دیاردەی گلەیی بکەین هەندێک جار دەوتێت کەسێک سەردانی کەسێک نەکاگەر نەخۆش بێ خۆت حاڵەتێکی بەسەردا بێ گلەیی دەکرێت لایەن کەسێکی ترەوە دەڵێت تۆ نەهاتی بۆ لامیان شتێکی ئەوە باس لەو بکەین بەڵام دەچینە ناوبڕێک و دێنە وڵاتان. بەڵێ بەرەزان دووبارە سڵاوتان لێبێ دیارە دەتوانن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناوشانی facebook.com/naliatv ڕاوتێ مینی و سەرنجەکانی خۆتان بنێر دیارە شوانە عەلی دەڵێت جەژنتان پیرۆز بە سپاس دەکەین دەڵێت جەژن بە سەردانکردن و
جەژنە پیرۆزەوە و هەواڵپرسینی یەکترەوە جوانە. هیوادارم ئەم نەریتە هەر بمێنێت. ئاسۆ دەربەنی دەڵێت سڵاو جەژنتان پیرۆز بێت، هیوای لە سەغبوو تەمەند درێژیتان بۆ دەخوازم. سەرکەوتوو بن، زۆر سپاس. بەڵێ دەچینە لای دەشتی لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دەشتی، فەرموو. زۆر سپاس. دیارە جژنە ئەلو بەڵێ کاک دەشتی، گوێم لێتە. بەڵێ کاکشان جژنە پیرۆز. زۆر سپاس دەکەم لە تۆش پیرۆز. جژنە پیرۆزە لە هەموو کارمەندان دەکەم لە جەنابی سەرۆکبەردانی و هەموو دۆسۆزانی کورد و هەموو مسلمانێک لە کوردستان و لە هەر وڵاتێکدا بژین. دیارە جژن بەهایەکی گەوری هەیە لە ناو میلەتی کورد، بۆیە بە زۆرەها ڕێوڕسم پێشوازی لێ دەکرێت بە سەردانیکردن و نوێکردنەوەی سیلێ ڕۆم بە بەشداریکردن لە هەموو شتەکانی خزم و زۆر جار دەشبینن خزم نییە دەستی مسافای بۆ درێژ دەکەوە سەردانی ماڵی دەکەن، کەواتە دیسان کوردی یەکێک لە فەرهەنگە گەورەکان، یەکێک لە شتە جوانەکانیەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە خاوەن پێگەیەکی مەزنە توانیتی هەموو جیهان بۆ خۆی سەرسام بکاتن. من پێم وایە جێژن ڕۆ کاڵبوونەوە دەکێ، بۆیە ئەمەش دەگەرێتەوەی تەقلیدێکە، ئەویش تەقلیدێکە بەداخەوە گەنجانی ئێمە هاونیشتمانانی ئێمە پەیڕەوی دەکەنەوە کە تەقلیدێکە لێ دەڵێ بکرێ وا لێرە بکرێ. ئەگەر سەیری ڕابرد بکەین دەبینین هەر تاکێک ڕەنگە ماڵ نەبووە نەیکرد بە، بەڵام ئێستا کە لە ماڵەکەی خۆی دادەنیشی جموجۆر کەمتر بووە. بۆیە من هیوادارم هاونیشتمانانی هەر تاکێک بتوانێت زۆرتری سەردام کە بۆی بتوانێت. زۆر سپاس بۆ پێ، زۆر سپاس بۆ کاک دەشتی لە هەولێر. بەڵێ دەچینە لای زەردەشت لە سلێمانی. سڵاو لێ بێ، فەرموو. ئێوارد باش. زۆر سپاس دەکەم. ئێوارد باش. دەپۆسی بەنامەکە لێکم. زۆر سپاس کاک زەردەشت. سپاس دەکەم. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لەسەر جەمتۆ و کارمەندانی کەناڵی NRT و بە تایبەتی ئامۆزای خۆشم پەری تاهیر. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە بە ناوی ئەویشی. سپاس دەکەم. وەڵا بەنسبەت دیاردەکانی جەژنەوە بە تایبەتی ناشرینترین دیاردە لە لای من ئەوەیە، بە تایبەتی دیاردەی تەقەمەنی. ئەوە شتێکی زۆر ناشیاوە و هیوادار داواکار لە حکوومەتەکانی کوردستان ئەوە ڕێوشێنێکی بۆ دابنێت و ئەوە ئەو کەسانی کە بەوە کاسبی ئەەکەن هیوادارم ئەوانە بە سزا بگەێنرێن و سپاس دەکەم و زۆر سپاس. زۆر سپاس بۆ زەردەشت لە سلێمانی. دەچینە لای ئەکرەم لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ئەکرەم، فەرموو. بەڵێ کاک ئەکرەم. ئەم کاتێ باش. هەموو کاتێکە. زۆر سپاس. بستەردا پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تو لەسەر دەم کارمەندانەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەو دیاردە ناشنیانی کە لە جەژنا ڕۆیان بە تایبەتی یەکەمیان بەلای منەوە ئەوەی بەڵێ کاک ئەکرەم سەردانیکردنی ماڵان بە تایبەتی زۆر بە سارد و سەڕی ئەبینێ ئێستا. و دووەمیشیان ئەم دیاری تاقەمەنی فرۆشتنی تاقەمەنی و بە تایبەتیشیان دەماچەی موروکە بەداخەوە لەلایەن هەندێک کەس هەوا فرۆشێ بە تایبەتی ئەو گەزانش کە لەلایەن چەند کەسێکەوە پشتگیری ئەکرێن فرۆشتنیان یعنی لەینە بەڵێ فرۆشتنیان یعنی چۆن لەلایەن بۆ هەندێک کەس ئەتوانی فرۆشن، بەڵام بۆ هەندێک کەس بەعەکسەوە بە تایبەتی لە کۆڵانەکانە زۆرترە فرۆشتەوە لە ناو بازاڕە. هیوادارم چارەسەر بکرێ ئینشاءڵڵا. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەکرەم لە سلێمانی. دەچینە لای ڕزگار لە هەولێر. سڵاو لێ بێ کاک ڕزگار، فەرموو. کاک ڕزگار. بەڵێ گیان. بەڵێ فەرموو. ئەو کاتە باش. زۆر سپاس. هەموو کاتێکت باش. جەژنی پیرۆزە لە ئێوە لە سەردەم گەلی کورد دەکەین. زۆر سپاس دەکەم. سەبارەت بە دیارەکان ڕاستی وەلامەوە گری زۆر گرنگە، ینی دیارە کۆمەڵاتەکان زۆرین باسێ لێ کورد باوازەوە بینین. بەڵێ. تۆڕە مۆبایلەکان بەڕاستی. بەڵێ. ینی کێشێکزار زۆریان بۆ ڕاستە مایستا من کۆڕک بەکاردێنم ئەم ساڵە ساڵان زۆر باشترە. ینی ساڵانی پێشتر کە ئێستا دوێنێ خراپ بوو زۆریان دوێنێ مەغریبەکانی هەتا نامەیە کە دنیان تەلەفۆنێک دەکرد زۆری پێوی لاگرێت. بەس ئەمڕۆ لە ساو
ڕۆژان زۆر بەسە جژنەکانی ڕابردوش زۆر باش ڕۆڵەخوا بەزیادی دووەمیشیان نەبوونی سەمونخانەکان و نانەخانەکان ینی نازانم ڕاستە دووەم ڕۆژەکەێنەوە بە شێوەی زۆر کەم دەکرێت و قەرەبارغێش یەکجار زۆری پێوەیە. ئەی گلەیی کاک ڕزگار تۆ باس لە مۆبایلەکەی ئەو نامانەی کە دێنێتێن زۆر کەسان ئێستا ئەگەر جوابیان نەیتەوە یاخۆت وڵامیان نەدیتەوە پیرۆزبایان لێ نەکەی گلەی دەکەن ئەو دیاردێت پێ چۆنە و ئەم دیاردێت لە ماڵانیشە گلەی دەکرێت کە فلان سەردانی نەکردمیان شتێکی ئاوە والله کاک ڕزگار ئەوە کاکشوان دەگەڕێتەوە سەر شخصەکە ینی من گلەی ناکەم ڕاستی ئێستا یەک بۆم نەنێریێ بگلەی ناکەم هەتا بۆش نەنێرم بەڕاستی نانێرم ینی دەست پێش خەدیمە هیچ کات ما دابنیرم هەموو کاتە هەموو ساڵی دەست پێش خەدیمە ئەوە شیش سەبارەت بخۆمەوە بەڵێ باو کات زارش دەست پێش خەربیتن بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕزگار لە هەولێر دەچینە لای سامان لە شەقڵاوە سڵاو لێ بێ کاک سامان فەرموو کاکە جان سڵاو لێ بێ زۆر سپاس پێشەکی گەژنە پیرۆزە لە کەناڵە پیرۆزەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم کاک پیرۆزەژن لە ڕستی سەرۆکی بەڕێز هێژا کاک مەسعود بارزانی دەکەم بەڵێ کەوەری بەرنامەکەتان زۆر جوانە بەڵام ئەگەر لەسەر ژینگە باە کە لە ڕۆژی جەژندا ئەو ژینگە بێ حەد پیس دەکرێت جاتوانی باسیکەی کاک سامان دیارە تەوەرەکە کراوەیە لەسەر هەر دیاردەیەک هەر حاڵەتێک ئێوە ئەتوانین باسیکەین ئەتوانین باس لە ژینگە بکەین بەڵێ فەرموو جوانەکان دەیبینین دیاردەیەکی زۆر ناچیرنە کە ئەو حەسی لە دەستێتی ئەوە زڵدان لەوێ فڕی ناداوێت سفر دەتە سەعات دەکا ئەوە دیاردەیەکی زۆر ناچین دوو وا چاکە ئێمە لە کاتی بڵێن دوای ڕەمەزان خواردنەکان وابیتن یەواش یەواش تا ئەو مەعیدە تەغییر دەبتەوە تووشی نەخۆشیێکی خۆمان تووشی نەخۆشیێکەکە و چەوریش توان نەکەین ئەوەی کارمەندە بەڕێزەکانتان هەندێک جار هەندێک پەیوەندی وەدەگرین کە دەزانن تۆ هین دەکرێت بە سەرۆکەی مەسەسەریک و کاک مەسعودی ئێوە دەبێت پێشی پێ بگرن یاخود لێ قەتاکەن یعنی ئەو دیاردەیەکی زۆر ناشینە کەناڵەکەتان زۆر لەوەی پیرۆزترە کە کەسێک بتوانێت شخصیەتێکی بکە کاک سامان دیارە پێشتر باسم کرد ئێمە ئەو پەیوەندی ئێستا جەنابەت تۆ تەلەفۆنەکەی کەسێک پێیوتی باسی چی ئەەکەی کەسێک پێوتی لەکوێ چۆن پەیوەندیەکی ئەوەیە فلتر نییە فلتر نییە ئەو کەسە ڕاستەوخۆ کاک سامان ئێمە قەتعمان کردووە پێشتر نەک هەر سەرۆکی هەرێم ناوی لایەنێک ناوی کەسی تری هێنابێت کەسێک بەجنێەوە من خۆم لە پەیوەندیەکە قسە بە خۆم وتراوە بەڵام ئەو پەیوەندیمان قەتع کردووە بەڵام دیارە بەرنامەکە ڕاستەوخۆیە ئێمە ناتوانین ئەو کەسە بزانین چۆن قسەکات یان لێ بپرسین تەنها ڕاستەوخۆ ئێمە بە ئازادانە ئێوە قسەی خۆتان کردووە بەڵێ بەڵام هیچیش لەو دیارێ مەسەرەن کە هەندێکیان ڕخنە لەوەی دەگرن باسی ئەمفال نەکرێت چاکە گیان ئەمە ئەمفالی بەبیێ جەحێڵانە مێننەوە کە زوانن ئەمفال چییە ئەمفال یعنی بەدبەختی کورد بۆی بزانین ئەمە پێشوەختیە و بەدبەختیمانە بۆ عایزە و خۆشی داین بۆچی لە خۆمانی تێدەین بەڵێ کاک سامان حەسی لاوە لەولا لە سعدیە و جەلەولا لەولایە تورکیا لەولای ئێران لە پەری چواردەورەماندا ئەوە پیلانە دەیژێڕن بۆی ئەو هەرێمەی لێمان تێک بدەن زۆر لەوەی شارتری زیرەکتر بین دەسەڵەکان تێبگێنن و بەرنامەکەتان زۆر بەرنامەکانی حقیقەت ئەمە لێ رازین چون تەنها کەناڵێکێکە ڕاستیەکان دەختەڕوو بەڵێ زۆر سپاس بۆ قسەکان سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامان لە شەقڵاوە بەڵێ ڕەوەند لە ئاکرێ سڵاو لێ بێ کاک ڕەوەند فەرموو زۆر سپاس سەرەتا جێژنە هەنگۆ پیرۆز بێت زۆر سپاس سەیدە یا تەوایە ملەتێک کورد و هەموو مسلمانێک جیهانێک تایبەتی جەنابێ سەرۆکمان جەلالێ بەڵێ هێویدارم چە خودەیە مەزن و دلۆڤان ئەو جێژنە بێتە یەک هەلوەستیان ملەتێک کورد بۆ ئەوەی هەمی سەرکردێت ملەتێک کورد دەبەرژەوەندیا وی ملەتی کار بکەن چونکە بڕاستی ئەم ملەتە هەندە دەردەسەری و نەهامەتی عادیدە هێویا من ئەوە هێویامش خودێ ئەوە ئەف جێژنە بیدە جێژنەیەک هەلوێستی و یەک بوونا ملەتێک کورد بەڵێ براستی بنسبت برادرێکی بەرین و کە بەحسێ ینی مرۆڤ ئەگەر تازەیەک هەبی بەری جێژنێ براستی زۆر شتێکی تەبیعیە مرۆڤ ئەگەر بچتە تەوی مرۆڤێ خۆک و خودان تازیە ڕۆژە ئەی براستی تشتێکی زۆر ڕاستایی و تشتێکی خۆشە چونکە چێ بیتن ینی بیتە کێمبوونا خەماوی یعنی براستی بە شتێکی زۆر تەبیعیە بنسبت ڕاستی ڕۆژە جێژن ڕۆژەیەکی جێژن یعنی برای من یا باشنی و درست نمرو بیشتر سگورستانه چون که روزا دویشه روشتن چون که روزایی که باسی مرو تیار در نکبی به حواله به برادرها باسی یا فرمرو المال بیتن و دو بار جز نوا بیروز بیزوس پاس بانگو و برنامه هنگو زوس پاس بو کاکراون اکر دیار ازیان حالتکان زورن دیاردکان زورن ل جژنی ڕەمەزان هیوادارم ئێوە هەر حاڵەتێکتان دی بێت ئێستا پێش
تۆزێک سامان یاخود کاک سامان لە شەقڵاوە پەیوەندی کرد باس لە ژینگە پیسی کرد یاخود پیسبوونی ژینگە لە ڕۆژانی جەژندا ئێوە دەتوان هەر حاڵەتێک دی بێتن هەر دیاردێک دەتوان باسی لێ بکەن بەڵام پێش ئەوەی پەیوەندەکانتان بەربگرین دەچینە شارباژێر یاخود باژارێ دهۆک باوزین پامێرمان لێ چۆن چاپێکەوتنی کردووە لەگەڵ هەندێک لە هاوڵاتیانی دهۆک و بزانین جەژن لەوێ چۆن بەسەر براوە. جەژناژی پیرۆز بخێراتن سەر چاوا بڕاستی جەژنە مافسەڵا gelek xweş bû bes heke topbarankirinê Tirkiye û Îranê nebûn her çende xweş bi baş bes evan va topbarankirina gelekan nexweş kirî. Xwedê hema cejneka xweş e ya baş e geleka xweş. Heman pîrozbêt xwediyên hemî bi Sulmana û heyda hemiya pîrozkeyîn û em have. Em gelek dil nexweşîn beramber topbarankirinava rastî. Cejna me nexweş kirî bes hêvîtkeyên cê berpis agedar bin ser bişende. Ew jêk selat ew dî xircek aj me xir bi navaltê wekî birayek eglêtin çine cejn emî pêk ve xweş e wekî xir wekî birayek eglêtin yanî ku çi ferqê naxîne beynayê ku çi ferqê nabîn. Xwedê geleka xweş e xir mirov bi heval û teqrîben bîçek bes heriya baş e eyda û pîroz e. Bes cejna hemiya welat xwe pîroz kem û ewil ya dêke bavet xwe erosate jî xişkan alîn û spasiya televizyona hevet kem yên artî hema ev. بەڵێ مامۆستا هاوکار لە سلێمانی هەروەها شاهۆ لە سلێمانی سڵاتان لێ بێفەرموو مامۆستا هاوکار. کاکەشۆنگیان دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم و بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانەوە جوانترین چەپکەگوڵ پێشکەش بە هەموو کارمەندانی NRT بێ بە تایبەتی کاکەشوان خۆت و هەروەها کاکەشوان کە پەیوەندەکان وەرزدەگرێت لەگەڵ کاکە ڕێبینی خۆشەویست و کاکە هاکاریش. زۆر سپاس بەناویانە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ تۆش کاکەشۆنجیان وەڵام من ئەگەر بمبەخشی تێبینیەکەم هەیە لەگەڵ ڕخنەیەکە هیوادارم بەدڵێکی گەورە شەوەریگری دڵنیا بە ئەم تێبینی بەڵێ ڕخنەکەەوە دەست بکەین بەڵێ مامۆستا دروستکەر ئینشاءڵڵا ڕوخێنەرنی وەڵا کاکەشوان بریا وابزان پێش جەژنیش خۆم ئاگادارم کردی توانێت پێشتم وتم کاکەشوان ئەگەر بتوانانی پێش جەژن بێت لەبەرەوەی کۆمەڵە دیاردە هەیە خەڵکی هۆشیار دێتوانێت بەڵام بەداخەوە ئێوە دیارەکە لە جەژنە ئەم تەوەرەت هەڵبژات. بەڵێ ئەمە ڕخنەکەم بوو تێبینیەکەشم کاکەشوان ئەگەر بکرێت پێم وابێ هەندێک لەو بەڕێزانی کە پەیوەندی دەکەن زیاتر قسە دەکەن و هەندێکیشان کەمتر قسە دەکەن جا ئەگەر بکرێت یعنی خۆت کاتێکیان بۆ دیاری بکەی بۆی کە کەسێک حەقی کەسێکی تر نەخوا. بەڵێ کاکەشوان بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ تۆش کاکەشوان وەڵای من پێم وایە بەڕاستی ئەم دیاردانی کە لە هەموو جەژنێکدا دووبارە دەبێتوانێت کاکەشوانەوە بەردەوام یانی ئەو شتە هەر دووبارە بۆتوانێت بەڵام من بە شێوەیەکی کورد بۆی کە حەقی ئەو بەڕێزانش نەخۆم سێ دیاردە هەیە بەڕاستی ینی جگە لەوانش ینی هەر زەرریان هەیە بۆ من ئێستا زۆر خواردن خۆمەرج نییە تەنها لە جەژنە ینی هەبێ بۆ مرۆڤەکان بەڵکو لە جگە لە جەژنیش ینی زەرری هەر هەیە زۆر خواردن هەموو کاتێکە ئینسان زۆر خۆری بکە ینی بەڕاستی زەرەر لە خۆی دەدا زەرەر لە مامۆستا دیارە مەبەستمە لە زۆر خواردنی جەژن ئەو بوو شیرینی زۆر دەخورێت یاخود ئێمە ڕۆژانی تر بەیانیان بەو شێوەیە ئەو خواردنە قورسە ناخۆین بۆیە باسمان لەو کرد لە جەژنە بەیانیان برنج دەخورێت ئەو خواردانە دەخورێن بۆیە بەتاکی کاکەشوانجان بەتاکی وەکو پێم وتی ینی مەرج نییە ئیتر خواردنەکە ئەگە بێت و شیرنی بێ یاخود بێت و خواردەمەنی بێ هەر شتێکی تر بێت لەوانە کاکەشوان بەڕاستیانی زەرری هەیە شیرنی لە کاتەکانی تریش جگە لە جەژن تۆ شتێک لەو بابەتە بێت بەڵام کاکەشوان بۆ قەزەی سەردانیکردنی با بڵین لە کوردەواری خۆمان نۆبەرەی نازان تعزیە پێڵەن شتێک لەو بابەتی پێڵن بەڕاستی شتێکی زۆر ناشینە کاکەشوان لە ڕووی نەفسیەوە بۆ ئەو کەسەوە لە ڕووی وەکو بەڕێزێک پێشم قسەی کرد وتی بەڕاستی زۆر کەسێ خۆی حەز ناکە خەڵک سەردانی بکە بەڵام بەداخەوە خەڵکان یعنی هێشتا وەکو هۆشیار بوونەوە هۆشیار نەبوونەوە بۆ ینی بەڕاستی وایە ینی لایەنە با بڵین ڕاگەیاندنەکان ینی تۆزێت تەرکیز لەسەر ئەوە بکەنەوانێ و پێشتر هۆشیاری بدەن بە خەڵکی کە بەڕاستی لە ڕووی هەموو شتێک و کاکەشوان ینی بۆ ئەو کەسانە زۆر ناخۆشە تۆ گەوایە تازەکەی لەسەر دووبارە بکەیتەوانی ینی بەڕاستی شتێکی زۆر ناشینە و هەروە بۆ قەزەی تەقەمەنی بۆ منداڵیش کاکەشوان بەڕاستی زۆر دیاردێکی ناشینە بەڕاستی بچۆ بازار ببینە لە کۆڵانە بەتایبەتی لە کۆڵانەکانە وەڵای من خۆم مناڵم بینی و باوەڕەکە ینی
تربیەتەکەی گەیشتۆتە ئەو ڕادەیە باوەڕەکەی ینی هەڵیاوە بە سیارە تەقەمەنەکەی هەڵاوە بە سیارە ینی شتێکی زۆر ناشیناتی وایە خەڵکی ینی ئاگای لە منداڵەکانی بێت و تۆزێ بە شێوازێکی جوان پەروەردەیان بکات شتە بەڕاستی زەرەر لە خەڵکیەن و خۆشین بۆ تێ کاکە شوانجان هیوای سەرکەوتن بۆ خوازی زۆر سپاس دەکەم مامۆستا هاوکار لە سلێمانی زۆر سپاس بەڵێ دەچینە لای دوا پەیوەندیمان شاهۆ لە سلێمانی سلااو لێ بێ کاک شاهۆ فەرموو کاکە جانم کاتتان باش زۆر سپاس هەموو کاتێکت باش سپاسانەکەم هەوڵێم ئینشەڵا کە بەرنامەکەتان تۆزێ زیاتر بۆ چوونی زیاتری هەبێت وە زۆرتر بەرگری بکەن لە تەقەمەیانی کە ئێستا هەیە لە سلێمانیە سپاسی ئەوشتانەکەم کە جۆگرێکی زۆرتانێ و بێلایانی خۆتان بەڕاستیوە لە بەرنامەکەتانە زۆر زۆر سپاس من شیری کاگە ئستامانەکەم کە کەمێ لەمە پێش باسیەوەی کە هیچ داینگر و گروپێک ناوی کەسێک نێنێ بەس دوایەوە کارشوانجانە سەم نەگەر ناوی گروپێک بێنم یا ناوی لایەنێک بێنم یا ناوی کەسێ بێنم بەڕاستی یەکەم کەس ئەتوانیت ببڕێ ئەو بەرنامەیە کە لەگەڵ منە هەیە یعنی ئەو پەیوەندی کە لە منام ببڕێت ئەنجا ئەتوانێت قسەکانی پێ بکە بەس پێم وایە ئەو کەسی کە ناوی بڵین ئەو لایەنەی هێنا یا ئەو کەسی هێنا دوای ئەوە هەر بەرداوام بوو لە قسەکردنە ئەنجا من دوامەیە ئەو کشتانە نەبینێت بەداوە باسی جەژنەکە ترسێک بۆتەوە هاتوچۆکەم بۆتەوە من چی بکەم گەر کەسێ نەخۆشی بچم بۆ لای ئەی بۆ لەوە پێش نەچم بۆ لای ئەی بۆ لەوە پێش هاوکاری نەکەم بکەم لە خەستخانە لە شوێنەکان بەڕاستی ئەنی ئەو شتانە پێم وایە زووتر بکرێ باشترێکە بۆ کەس دلیلەکە نەڕەنجێ ئیتر منیش چاوەڕێ ئامۆژگاری دەنات بەڵێ زۆر سپاس بۆ کاک شاهۆ لە سلێمانی دیارە دوا پەیوەندیمان بوو دەچینە سەر سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک چەند سەرنجێکمان خوێندەوە بەڵام بە ئەوەی تەواوی کەین ڤینا ڕزگار دەڵێت بەڕاستی جەژن واتای خۆشی و شادیە بەڵام بەهۆی مناڵی هارەوە خۆی دەڵێت جەژنەکەش ناخۆش بووە ڕەوەز جەلال دەڵێت ئاگاداری دایکان و باوکان لە ڕۆشنە دەرەوەی منداڵەکانیان بن بۆ کۆکردنەوەی نقل و شوێنی یاریەکان بە مەبەستی پارێزگاریکردنیان لە ڕووداوە مەترسیدارەکان کە وەک ئۆتۆمبیل و دەستدرێژی کردنەستەریان وە خۆی دەڵێت هەروەها سیڤی کینگ دەڵێت جەژنی هەمووان پیرۆز دەکەم و دەستی ماندووبوونتان دەگوشم زۆر سپاس دەکەن دەڵێت دیاردەی ماچکردنی پیاوان شتێکی ناتەندروست و ناشرینە دیارە تێبینی خۆیەتی سیڤی کینگ هەروەها دوا تێبینی دەخوێنەوە نازرەفیق دەڵێت جەژنتان پیرۆز سپاس دەکەن دەڵێت ناخۆشترین شتی جەژن ئەوەیە کە دەبێت لەو بەیانیەدا زۆر فریای ئەوە بکەویت بچیتە سەر قەبران و زووش بگەڕێیتەوە چونکە میوان سەعات 9 حازرە ئاخر بۆ بەو بەیانیە زووە بەڵازان لێرەدا هاتیینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکی هیوادارین توانی بێتمان زۆربەی دیاردەکان بخێنە ڕوو لە بەرنامی ئەمجارەکەوە ئێوە قسەتان لەسەر کرد و هەندێک گلەی لەسەر ئەو بوو کە هەندێک کەس ناوهێنانی لایەنێکی خۆت کەسێک دیارە ئێمە وە خۆتان دەزانن بەرنامەکە ئازادە بەبێ فلتەر پەیوەندەکان وەردەگرین بۆیە ناتوانین هەر قسەی کۆنتترۆل بکەین هیوادارم توانی بێتمان ڕاجیاوازەکان کۆکەینە لەسەر تەوەری بەرنامەکە سبێنی هاوکارم هەکارنی هێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.